هیوادارم حکوومەتی هەرێم بتوانن زووتر حکوومەت پێگەن لایەنە حزبەکان سیاسیەکان بتوانن زووتر حکوومەت پێک بێنن بۆ چارەسەرکردنی و دۆخی کە ئێستا لە کەرکووک هەیە و هیوادارم بتوانن بەرەو باشتری بەرن و هەر نەبێ ئەگەر ناتوانن بیگەڕێنەوە پێش 16 ئۆکتۆبر دۆخەکە هەر نەبێ باشتری بکەن لە ئێستا. زیانەکانی درەنگ دروستبوونی حکوومەت بەڕاستی یەکەم کەس کە زەرەرەکە هاوڵاتیە، چونکە هاوڵاتی لە بلواکەوتنە لە کە پرۆژەکانەوە کە زۆر شتەوەستێ تەنیا هاوڵاتیە زەرەرەکە لێرەیە، بۆیە باشترین شتەوەیە کە بە زووترین کات لایەنەکان پێک بێن لەسەر هەندێک ناکۆشی سیاسی ناکۆشی هەندێک شت بەلاوە بنێن بەرژەوەندی شخصی و کەسی و حیزبی بەلاوە بنێن بە ئەوی زووتر خزمەت بە هاوڵاتیانی خۆیان بکەن ئەگەر ئەوان دڵسۆزی هاوڵاتین هەر لایەنێک هەر حیزبەکە بانگەشەی ئەوەکە کە ئەو خزمەت بە خەڵکەکە و بانگەشەی ئەوەکە کە خەڵک دەنگی پێ بدات چونکە ئەمە کە خزمەت بە خەڵکەکە. پێم خۆشە حکوومەت پەدا بکات لە پێکهێنانی کابینی نوێدا، چونکە بەڕاستی کاریگەری تاوی بەسەر تاوی دانیشتواندا هەیە. ئێمەش وەکو باوڵین قوتابیەک یاخود باوڵین قوتابیەکی داخلی پێمان خۆشە دەرماڵەوان بۆ زیاد بکرێتەوە بۆ دابدرێتەوە ئیتر بەلە بکرێتن، یعنی زۆر کێشە هەیە تاوەکو ئێستا چارەسەر نەکراوە، هیوادارین چارەسەر بکرێتن و چەندین کێشەی تریش هەیە وەکو کێشەی باڵین دەرماڵەی قوتابیان.